بێ ئەوەی کە کەس پێی بڵێ باوکە 48 ڕۆژی تر لە زیندان ئازاد ناکرێت بە بێدەنگی لەگەڵ ئامۆزاکانی یاری دەکا. شالین منداڵە بچووکەکەی شێروان شێروانیە. تەمەنی تەنها 2 ساڵ بۆ باوکی سزای زیندانی بەسەردادرا. شێروان لە 16 شوباتی ساڵی 2021 بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ وڵاتان سزای 6 ساڵ زیندانیکردنی بەسەردرا. ڕووگەشی هاوسەری سەرجەم تۆمەتەکان ڕەت دەکاتەوە باستەوە دەکا منداڵەکانیان هەموو ڕۆژێک چاوەڕوانی گەڕانەوەی باوکیانن. ڕۆژ نییە تاوێک لە دوای نوێنەی یادگاری نێوانیان نەڕوانن. خۆی وەختی باوکەکە چوو بۆ سجن ینی تەمەنی کچەکەم 2 ساڵ بوو. دوایەوەی کە ئێمە چوین بۆ سەردانی تەبان نانهێشت بیبینین نزیکەی نازانم 6-7 مانگێک ئاوا زیاتریش. وەختی چوون بینیم کچەکەم باوکی ناناسیەوە. ئیتر دوایەوە وەختیەوەم بڕیارە درا تەبعاً وەکوڵێن لە چۆک کەوتم فکرم کردەوە جارێکی تر من 3 ساڵی چەند زەحمەتم لەگەڵم مناڵانە بەڕێ کرد. دوایەوە 4 ساڵی تر دووبارە درێژ بکرێتەوە زەحمەتە زۆر. دایکی شێروان خراپتر لە دۆخینەوەکانی هەیە. لەو کاتۆی پێوتراوە کە کوڕەکەی 4 ساڵی تر سزای زیندانی بەسەردراوە ئیدی ئۆقڕەی لێبڕاوە و خەون ناچێتە چاوەکانی. بەردەوام دەپارڕێتەوە بۆ ئەوی بەزوویی کوڕەکەی لە زیندان بێتە دەرەوە. ئەو کوڕە حکم بیتەن 4 ساڵ لە زستان هاتێت سەرمای هاتێت بۆ مە گەلک زەحمەتم کوڕێ مە چ نەکردبی کوڕێ مە خودی نزانی سیلاحی پاوێت خودی نە نارنجۆک نە سیلاح نە سەری ڕێکێکی لواگرتیە ئۆ گەلک ئەم بۆ مە گەلک زەحمەتە ئۆ کوڕێ مە چ نەکردە. هەرێکێک لە منداڵەکانی شێروان نازانن چۆن کاتەکانیان پڕ بکەنەوە. لە ناکاو شێروان لە زیندانەوە پەیوەندی دەکا. دوای هەواڵپرسین داوای شالینی کچە بچووکی دەکا. ئەویش وەک هەمیشە بە بێدەنگی تەنها گوێ بۆ باوکی دەکرێت. ڕۆژنامەنووس شێروان شێروانی جگە لەو سزایی بەسەری دادرا. لە ماوەی ڕۆژانی ڕابردووش بە پێی مادەکانی 295 و 298 لە یاسای سزادانی عراقی بە تۆمەتی ساختەکردن بە پەنجەمۆر لە ناو زینداندا بە 4 ساڵی تر سزادرا. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا. ئاکرێ.